کاک ناسح دیارە دەزانین کە وەرزی پایت بەشێک لە شاعران ئەمە تایبەتمەندێکی خۆی هەیە و ئەمیشە بەردەوام لە بەشێک لە شعرەکانیاندا ڕەنگی داوەتەوە لای فۆتۆگرافەرانیش بەو شێوازەیە تایبەتمەندی خۆی هەیە. طبعا من وەکو تەجربەی خۆم وەکو فۆتۆگرافەرێکم شەوتومە وەرزی پاییز یەکە لە وەرزە ئاڵتوونیەکانی ساڵ. وەرزی پاییز یەکێکە لە وەرزانی کە فۆتۆگرافەر دەتوانێت ئەسپی خۆی تیاتا و بدا بۆ گرتن و دیکۆمنتکردنی جوانترین فۆتۆی ساڵ لە فەسڵەکاندا. وەرزی پاییز وەرزێکە کە ئیلهام بەخشە، وەرزێکە کە هێندە ژینگە پاکە و هێندە ژینگەتیایە پاک و جوانە بە هەر ئامێریکی دیجیتاڵی یان هەر کارێک بێتوانیت جوانترین فۆتۆی تا بچرکێنی، هەم لە ڕووی سروشتەوە هەم لە ڕووی ڕەنگەوە باشترین فەسڵە و باشترین دکشن بۆ فۆتۆگرافەر دیارەکات و ئەتوانێت فۆتۆگرافەر لە پاییزە جوانترین فۆتۆی ساڵی هەبێ. کاک ناسە دیمەنەکان لە پاییزە زۆر جوانن. چاوی فۆتۆگرافەرێک ڕەنگە کۆمەڵێک شت ببینێ چاوی ئەمە نەیبینێ یا هەستی پێ نەکا. ئەمە وەک باسیش کرد دەرفەتێکە بۆ فۆتۆگرافەر ئەسپی خۆی تاوبە. جیاوازەکان ئەوە زۆرن ئێمە هەستیان پێ نەکەین یان ئەو دەرفەتەکان ئەو هەن جیاوازەکەی بەستەنها هەڵبژاردننی و کادیر و زاویانەیە ئەو لۆکێشنانەیە کە چاوی فۆتۆگرافەر جیاوازتر ببینێت. یەکێک لە سیفاتەکانی هونەری فۆتۆ ئەوەیە کە چاوی فۆتۆگرافەر ئەبێ چاوێکی جیاواز بێ، ینی بینینێکی جیاوازتر بێت لە خەڵکان. سە بۆ نمونە فۆتوانی کە نمای شەکرێت ئەو ڕێگاوینەوە سەرجادەی سماقۆڵیە کە ئەچیت بۆ هەولێر، ینی لەوە چێت دەیان جار هەم من هەند تۆ هاوڵاتیان هەموو لێو ڕۆشتبوون ئەو دیمەنە جوانیان نبینی بێ. هەموو وێنەکان با بڵێن باشووری کوردستانە، هەموو باشووری کوردستانە میێنانە ئەمە سەرچنارە بۆ منە سەرچناری کە بە جوانی بینی کە تۆ ڕۆژانەی دەیان جار بڕۆیت ئەو دۆکێشنە بۆ جوانیە نبینی. بەڵام ئیشی ئێمەی فۆتۆگرافەران چۆن من هەمیشە وتمە هۆندراوە قسەیە چەند ڕستەیەکە شاعیر ڕیزیان نەکات و بەس بە شێوازێکی جوان ڕیزیان نەکات و ئەی خوێنێتەوە ئێمە چێژی لێوەرەگرین. هەنی خۆ شتێکی جیاوازی نەوتۆ شاعیر وانە هەر قسەیەکە بەڵام ڕیزیانەکە. ئێمەی فۆتۆگرافەریش هەمانە سروشتەیە کە جەنابەت ڕۆشتی و بینیت ئەچی بەناویاگەڕێ، بەڵام جیاوازێکی ئێمەی فۆتۆگرافەر ئەوەیە ئەبێ ئەمە کادیرێک هەڵبژێنین، ئەبێت لۆکێشنێک دیاری بکەین، زاوەیەک دیاری بکەین کە جیاواز بێت لە بینینەکەی جەنابەت. هەڵبەتە چۆن کەسانێکن کە شعر دەخوێنەوە چێژێکی لێ دەبینن، کەسانێکی ژەن کە سێری دیمەنەکانی پاییز و وێنانی پاییز دەکەن لی دەوەستنەوە بە جوانی سێری دەکەن و هەمان شێوەی ئەو چێژەی کە هەیەی بۆ بەردڵی دەکەوێت ینی چێژی لێ دەبینێت. طبعاً من وەکو خۆم وەکو فۆتۆگرافەرێک کە ئەگەڕێمە ناو سروشتی کوردستانە، یەکێکم لە فۆتۆگرافەرانی کە دایم بە نێو هەرچوە پاچە کوردستان ئاگەڕێم لە هەموو فەسڵەکانە بە تایبەت لە فەسڵی پاییزە ئەتوانم بڵێم واز لە هەموو ژیانی تایبەتی خۆشمێنم بەس گەڕانم بە شوێن ئەو زاویانە ئەو لۆکێشنانی ئەو شوێنە سیاحی و تاریخی و شوێنە جوانانەی کە لە کوردستانی گەورە هەیە دیکۆمنتێکەکەم و پیشانی نێوخۆی کوردستان و دەروی کوردستانی شێم، ینی ئەوەندەی خۆم چێژ لە گرتنی وێنەکە و لە بینینی لۆکێشنەکە و زاویەکانە بینم، ینی تەسەوەر ناکەم خەڵکانێک ئەو چێژ و ئینەی لێ ببینن. باسی سروشتی کوردستانە کرد. سروشتی کوردستان تا چەند ئەو جوانی تێدایەکە بتوانین ڕەنگە جیاوازەکانی پاییز بە دەربخین. من خۆشبەختانە هەموو ساڵێک لە فستیڤالە نێودەوڵەتەکانە بەشداری هەموو فستیڤالە دەوڵەتەکانێکم وەکو فۆتۆگرافەرێک هەموو ساڵێک زیاتر لە دە پێشەنگا و دە پێشبڕکێی گیانی بەشداری یەکەم کە تایبەتە بە کولتور و کەلەپور و سروشتی ناوچە جیاوازەکانی دنیا. خۆشبەختانە من توانیمە بە کوردستان ساڵانە خەڵاتی یەکەم یا دوم یا سێم بەرم. ئەمە دلیلە بۆی کە سروشتی کوردستان و کولتور و کەلەپور و کاڵچەرە کوردیەکان هیچی کەم نییە لە ئاسی جیانە، لاسی کاڵچەر کوردیەکانی تر، لاسی کاڵچەرەکانی تر، لاسی سروشتەکانی دنیای دەرەوە. ئێمە ژوگو کوردستان جوانترین سروشتمان هەیە، جوانترین کولتور و کەلەپورمان هەیە. ئەتوانین ئەگەر دەستگیرۆیمان هەبێ، ئەگەر بتوانین ینی لایانی پەیوەندیدار مەبەستی هەبێ، ئەتوانین سروشتی کوردستان و کولتور و کەلەپوری کوردستان بکەینە سەرچاوەی بژێوی ژیانی هاونیشتمانیانمان. ینی ئەوەندە جوانە، ئەوەندە سروشتێکی جوانمانەیە. ئێمە لە ناو شارەکانە زۆر ئەگەڕین، ناو شارەکان ناگەڕین، وەرە لەگەڵ من وەرە دەرەوە ئەو سروشتە جوانی گوند و چیا و دۆڵ و چەمەکانی تری کوردستان ببینە، باوەڕکە تەسەوور ناکەی کوردستانە. بۆ نمونە من جمعی ڕابردوو چوومە سروشتی بلەو بارزان لەوێ شوێنەگەیە پێڵێن زۆرێکوان کە چیتە و چەم و ئاوینە تقریبن 4 ساعات و 20 دقیقە ڕێگایە. لەکوێ 4 لە سلێمانیەوە؟ هەرکە دابەزیت بە سیارەکە دابەزیت بە پێ تا ئەگەیتە کۆتایی چەمەکە، کۆتایی چیاکە و کۆتایی سەرچاوی ئاوەکە و ئاوەکە هێتە خوارە بۆ چەما.
ئەو فۆتوانی کۆمەڵە فۆتۆ ڤیدۆم داوازانم لە ماڵپەڕی کۆمەڵاتێکی خۆم تایەتی هەمووی تایەتی شەلالێکی جوان شەلالێکی جوان پڕە لە شەلاری جوان ینی تەسەورەکەی کرد لە بیدایەتدا ئاوازی تاگەیتە کۆتایی سەرچاوی ئاوە کە زیاتر لە 1000 شەلالی جوان و تایبەتی زۆ تایبەتی تایە ینی یەکێکە لە ناوچە جوانەکانی کوردستان بۆ من ئەحماوە زەڵم تۆرە لە خوڵماڵە بە پێ بۆ چەما سەر بکەوە هەتا گەیتە سەرچاوی زەڵم بزان چ سروشتێکە بینی چ جوانیەکە بینی لە کوردستانە بۆ نمونە هەورامان بیار و تێوەڵە و بیارە و لهۆن بەعام هەمووی وەرە لە تێوەڵە و بیارەوە بڕۆ پیا بگەڕ هەتا گەیتە پاوە سێری ئەو سروشتە جوانی هەورامانی لهۆن کە ینی بەڕاستی تعجبەکە ئەڵێ ئەمە کوردستان نییە ئەمە دنیایەکی ترە هەڵبەتە و دیمەنە جوانانە بەشی کە بەس فۆتۆگرافەرەکە نەزانن ینی چەند جوانە ینی بەشێکی زۆر لە خەڵکی شارەزانین پێی بەتاکیید هەر بۆ نمونە من کۆمەڵی فۆتۆم کرد لە یەکێک لە ڕستورانەکان کە ئەچی بۆ شکوتی 1000 مێتر ڕستورانێکی کولتوری تایە لێ چوون بەیانێکیان زوو بوو کە بارانێک زۆر باریشە و ئێتە تەمەنی من فۆتۆگرافە تەجربە ماوە گوت وەزانین کەی گونجاوە بۆ ڕسم گرتن ئەو شەوێک بارانێکی زۆر بە لێزمە باری زستان پاییز بوو طبعا 12/12/2018 بوو بارانێکی بە لێزمە ئاباری دوای بارانەکە بەیانێکی یەکسەر من ساعت 7 ڕۆشتم بۆ گرتنی فۆتۆی ئەو شوێنەکە دام نابوو لە مشکی خۆماکە ئەبێ سەردانیکەم ڕۆشتم بە فۆتۆم گوت و بەیانی بڵاوم کردەوە نووسیم فلانە شوێنی ئەوێ کابرای خاون ڕستورانێک تەلەفۆنی بۆ گرتم وتی کاکە تۆ بۆ بەناوی ڕستورانەکەم لە درۆکەی ئەمە کەی شوێنی منە وتم بەیانی وەرە بابت بەمە ئەوێ لەوێ ڕستمەکرد بم ئەگەر وانە بوون کامێرەکە تێم وتی ئەگەر وا بوو ئەو شوێنەی من بوو من یەک مانگۆرە داوەتی من بە ڕستورانەکەم لێ بەیانی بردم شوێنەکەم شاننا تعجب ماوتی وەڵای من ئەم بەم شێوازە من ئەم شوێنی خۆم نەبینیوە بۆ نمونە چەپەچنار هەیە لە تەنیشتی دێلێژە یەک چەمە لە تەنیشتی دێلێژەیە باوەڕ کە ئەچیتە ئەو چەپەچنارە ئەڵێ ڕێک چوومەتە وڵاتێکی ترەوە ئەوەندە لە سێر جیشکەن بنووسن سروشتی پاییزی چەپەچنار لە تەنیشتی دێلێژەیە ینی باوەڕکە زۆر شوێنی عەجایب و جوانی تایە ینی سروشتی کوردستانیش هیچی کەم نییە لە سروشتی وڵاتانی تر بگرە زۆر جوانتر زۆر باشترە دلیل و بەڵگەی ئەو منیژەوە کرد هەموو فستیڤالەکانە خەڵاتی یەکەمە بەم دووەمە دووەم سێمەم بردووە لە هەموو فستیڤالە جیانەکان کاک ناسا ئەنی هەر لەسەر ئەو خەڵاتانە بۆسین لە پاڵ ئەو سروشتە جوانەی کە هەمانە تۆ وەرگرتنی خەڵاتی یەکەم و دووەم و بەشداریکردن لەمانە لە پاڵ سروشتە جوانەکە بێ کامێرامانێکی جوان فۆتۆگرافەرێکی شارەزاش هەبێ طبعا بارودۆخی فۆتۆگرافەری لە هەرێمی کوردستان چۆن هەڵەسەنگێنی هنەری فۆتۆگرافی لە کوردستانە لە پێی ئەو خزمەتی کە حکومت لە پێی ئەو ئاوەردانەوەی کە حکومت و بەرپرسان لێدەنەوە زۆر باشە بۆ نمونە وڵاتی ئێرانی دراوسی خۆمان ساڵانە حکومت چەندین گەشتی ڕێخا بۆ فۆتۆگرافەران چەندین دکتۆری گەورە لە رووسیا و لە ئەمریکا و لە ئەوروپا ئێنێتە ناو وڵاتەکەی بۆ دەرزوتنەوە بۆ زانیاری بەخشین بە فۆتۆگرافەرانی بەبێ بەرامبەر ئێمە لەم وڵاتی مەتا ئێستا ینی ڕێگریشمان لێکە نەک دەستمان بگرن لە چاو ئەوەی کە هەیە بەتوانای خەڵکەکە خۆی بەتوانای کەسەکان خۆی گەشتون بە واستە ئاسێکی زۆر باشە لە لای منیش هونەری فۆتۆگرافی شتێک نییە بتوانی پێوانەی بۆ بکەیت هونەری فۆتۆگرافی هیزرێکە لە مێشک و لە ڕۆح و لە خوێنی ئەو کەسی خۆیاتی ینی بەڕای من خوێندن نیسم بۆ نمونە من لە فستیڤالێک بەشداریم کرد لە فەڕەنسا بە فۆتۆی گەڕان بە دوای ناندا سێرجین فۆرفود گەڕان بە دوای ناندا مناڵێک بوو لە خۆڵ ئەمەلەکەی تانجەرۆ 2008 بە شوێن شتاگەڕا بەداسێکۆ لە خۆڵ ئەمەلەکە شتی کۆ کردو بە دوای نان ناگەڕا ئەو ستۆریم نات بۆ فەڕەنسا لێوێ لە فستیڤاڵی ساڵانی ستۆری بەشداریم پێوە کرد خەڵاتی یەکەمی برد لەوێ کە باگەکەم لەسەر ستێج و باگەکەم پیانوتم کێو تاو کردووە ئەنی کوێ خوێندووی کێو تاو کردووە منیش تەمەن خوێندنی سەرتایمە تا پێم وتم کۆلیژی براکوژیم تاو کردووە لە شەڕی براکوژیا من خوێندن ڕێگریم لێکرا نەمتوانی خوێندن تاوکەم پێنجی سەرەتایم تاو کرد لە 6 ئیتر گوندەکەمان ئەو کاتە لە گوندی نوێ ئەژیام خەڵکی گوندی نوێم لە بناری سوورێن نەمتوانی بێمە خوارە بۆ سیساق بۆ شەڕێکێتی و پارتیۆ بخوێنم خوێندن واز لێنا ڕوون کە دەوڵاتی ئێران بۆ کاتێ بۆ بژێ و ژیان بۆ ئیشکردن ئیتر وازم لە خوێندنێنا شەڕی براکوژی بوو بە کۆلیژێ بۆ من ئیتر لێ کە باسم وتم من کۆلیژی براکوژیم تاو کردن تعجبمان هەمویان پێیان سیر بوو تای ڕوون بۆم ڕوونکردنەوە کە چی بووە ئاوا بوو وتیان دکتۆرێکە ساوتی من 2 دکتۆرام هەیە لە بواری هونەری فۆتۆ تەجربەی ڕووناکی تۆم نییە 2 دکتۆرام هەیە مامۆسای جامیعەم تەجربەی ڕووناکی تۆم نییە ئەو تەمان ئێمە سیڤی پێشکەشەکەین زیاتر لە سەدان ئیشە نێرین تاوکن ئیشێک وەرەگیرێ
طبعا هەمویان ئیشەکانیان بینی بوو ئەو دکتۆرای کە لیژنە بوو لە لیژنەکە بوو پێی سێری بووتی تۆ مستحیلە نخوێن گوتم وڵات نخوێنە بەس حەز و ئارەزوی خۆمە هەنی هونەری فۆتۆ حەزێکە لە ناخی ئینسانەکە لەو ڕۆ من ئەڵێم هونەری فۆتۆ لە کوردستان زۆر پێشکەوتووە زۆر بەرەو پێشیش ئەڕوا و هیوادارم هەموو ماڵێک فۆتۆگرافەرێکی تا دروست بێ چون بەڕاستی فۆتۆ وشکردنی ساتە کە بە زیندوی بۆ هەتای ئەمێنێتەوە زمانی هەموو نەتەوەیەکیشە ئێمەی کورد هەمیشە چواردەورمان دوژمنە هەمیشە ڕوبەڕووی مەئاسات و کارەساتی زۆر ناخۆشە بینەوە ئەگەر هەموو ماڵی فۆتۆگرافەری تیابێ ئەتوانین بە زووترین کات دەنگی میلەتەکەمان خۆشی و ناخۆشی و کارەساتی وڵاتەکەمان بگەینە هەموو دنیا ئەو کاتە ڕێکخراوە ئەنجیۆکان بە زووترین کات دێن بە هانامانەوە بۆ نمونە ئەگەر ئێمە هەڵەبجە ئەگەر تورکێک و فارسێک نەبووە ئایسە دیکۆمنتێکمان بپشانگی لەنیای دەرەوە بڵین کارەساتی هەڵەبجە ئاوا بووە ژین بەعەس ئاوای لێکردوین ئەنفال پێیان ڕانەگەشتن کەس نەیوێرا بێ ئیسە دیکۆمنتێکمان نییە من هەمیشە وتومە دروستکردنی فۆتۆگرافەرێک گرنگترە لە دروستکردنی لیوایەک زۆر ڕاستە ینی تۆ هەچی تواناوهەیە بخێرەگەڕ لە وڵاتەکە تا خزمەتی وڵاتەکەت کە ئەگەر دیکۆمنتێکە نەبووشانی دەرەوەی بیت هیچ بەڵگەیەکە نەبووشانی دەرەوەی بیت کەس باوەڕ پێ ناکە ئەمڕۆ بە دیکۆمنتیشو خەڵک گومانی لێدەیە ینی گرنگە هەموو ماڵێک فۆتۆگرافری دەبێ من داوام کرد لە بەڕێوەبەتی پەروەردە لە وەزارەتی ڕۆشنبیری کە هونەری فۆتۆ بکاتە ناو خوێندنی سەرەتایی و هەل لە سەرەتایی و با مناڵەکانمان لە بەشی هونەرە ڕۆژان بۆ من لە مانگێکە دەرسێکی بەس تایبەت بێ زانیاری هونەری فۆتۆ خۆشەویستکردنی هونەری فۆتۆ لە بەرچای هەموو مناڵێکە ئێمە وا لێ بکەین مناڵەکانمان ئارەزویان وا بچن بەلای هونەری فۆتۆە بچن هونەری فۆتۆ یان هەر ئەمە گرنگی ئەم بابەتە بزانی ینی چەند گرنگە چەند گرنگە ئێستا بۆ نمونە فۆتۆیەکە توانی شۆشێک بەرپاکە زۆر ڕاستە زۆر باشە کاک ناسە باست لە ڕووناکی کرد دەتوانین بڵێن وەرزی پاییز تایبەتمەندیەکی جیاوازتری هەیە ڕووناکی لە بارترە تۆژە ڕەنگە ئاسمانێکی هەوری ئەرزێکی تەرگەڵایەکی زەرد و سەوز ئەمانە دیمەنانە لایەکەوە جوانن لایەکی شەوە ئەگەر تۆکۆیکیتەوە لە چاوی کامێرایەکە و هەموو ڕەنگە بتوانانی ڕەنگیشان تێک نەچێەوە ئەمانە ئاسەکەم تۆزێک هەم ئیشەکە پێمان بێ هەر بە قسەکردن ئاسانمی ڕەنگە طبعا بە قسەکردن ئاسانە ئەبێ کەسێ بێت کە تەجربەی باشیە بەڵام وەکو سەرتاش و باسمان کرد وەرزی پاییز یەکێکە لەو وەرزانەی کە هەمیشە گونجاوە بۆ ڕووناکیێکی زۆر پاک ژینگەیەکی پاک شارپنی زۆر بەرزە البته دوای باراماری تایبەتوانە طبعا لە پاییز ئیشی پاییز بارانە ئێستا چارم دو ساڵە مەکەیت تۆزێ باران دواکەوتووە ئەگینا ئێمە ساڵان کرد لە 5 تر دەستەکە بە بارانبارین و پەڵەیەدرا پەڵە تا 5 پەڵە یابوو ینی بارانێکی باشە باری لە مانگی دۆ لە 22 لە 15 بارانێکی باشە باری حتا ئەم ساڵ پاییز تۆزێ دواکەوت کە دواکەوت هۆکاری نەبارینی باران بوو چونکە تا باران نەبارێندا لەو گەڵانە سەرمان نەکات ئەو گەڵانە زەر نابن و ڕەنگیان ناجۆڵێ ئەو ڕەنگیان نابێت هەچەند من خەڵک وازانێک ینی خەڵک پاییز بە خەزان ناوە من پاییز بە نوێبوونەوە ناوەبم پاییز ئەو فەسڵەیە کە ئەو گەڵا بەسەرچوان ئەو گەڵا ماندوو بووانە لە ئەبا و دووبارە گەڵایەکی نوێ دروستەکاتەوە پاییز وەرزێکی ئومێدە وەرزێکی نوێبوونەوەیە وەرزێکە کە شتە خراپەکانی تر بەرەو لە ناوچوون ئەبات لایەن ئەبات و کارەکە بۆ ئەوی گەڵایەکی نوێ بۆی درەختێکی نوێ دیسانەوە ژینگە بەپاڵەوێت و تەمان ئەو ساڵەکە لە بەهارۆتە گەڵا دەریێت ژینگەیە پاڵەوە ژینگەیە پاڵژین ئەو گەڵانە ئەوەندە ژینگە پاڵێون هیلاکە بن پاییز دێچیەکە ئەم گەڵا ماندووبووانە لا ئەبات و ساڵی ئایندە بۆ چەند مانگی دوای ئەوە گەڵایەکی نوێ بەرهەمدێنێ بۆ ژینگە پاڵاوتن و بۆ هاوکاریکردنی مرۆڤەکان لەسەر زەویدا کاک ناسە قەت بووە ئەوەندە سەرسامی بۆ شوێنێت جارێواز لە کامێرەکە و بێنی خۆت تێڕامێنی لەو سروشتە جوانی کە هەیە ڕۆژی شەممە تەوان من ئەو حاڵەتە ڕوویە ڕۆژی شەممە ڕێگایەک فۆتۆکان ڕێگایەکی تایە ئەم بەرەوبەری چنارەکانە باوەڕکە خۆم کە هاتم ئەو شوێنم بینی دانیشتم پێشا دەدەقە چارێکی ناو گەڵەکان بەس دانیشتم سەیرم کرد دوای ئەوە گەڕام لەم سەر بۆ ئەو سەر چوون بۆ ئەم سەر هاتم بۆ ئەو سەر یان چەندین جار ڕۆشتم بە ناویاک ڤیدۆشم گرت لە ماپەڕۆم دامناوە ڤیدۆم کرد و فۆتۆم کرد بە مۆبایلەکەم ئەمجا دانیشتم هەموو زاویەکانم خوێندەوە هەموو زاویەکانم بەش کرد چی بکەم چی نەکەم لەکوێوە بگرم لەکوێوە نەیگرم کام زاوی باشە کام زاوی گونجاوە تەمان ئیشەکانی من تەنها بۆ بینەر نییە و تەنها بۆ هونەری فۆتۆگرافی نییە من کارەکەم بۆەوەی شێوەکارانی سوودمەند بلێم لە هەموو جیهانە ئەمڕۆ شێوەکاران کارەکانی من نەقڵەکەنەوە لە فەڕەنسا لە فینلەندا لە ئەمریکا لە ئەوروپا زۆربەی وڵاتەکان تەنانەت شێوەکارێکی ڕووسی پارێزاتر لە 10 تابلۆی منی نەقڵ کردێتەوە من ئەبێ کادیرێک وەربگرم تشکیلی وێ
شێوەکارانیش بتوانن نقلی بکەنەوە بۆ دکتۆراکانیان بۆ ماستەرەکانیان بۆ ئەطروحی ساڵانەی پەیماگای هونەرە جوانەکان بۆ کۆلێژی هونەر بۆ ئەمانە هەموو بەکاردێنن. ئەو تەکنیک و وردەکاریانە چییە کەوای کردو تۆ ئەگەر لە فستیڤالێکا بەشدار بێگەر یەکەم نەبی دووەم یان دووەمیان سێمانی هۆکار هەستکردنە بە بەرپرسیارەتیم. هەستکردنە بە بەرپرسیارەتیم من هەمیشە لە هەموو کەیسەکانی نیشتمانەکە ماوڵاتەکەمە هەستێکی بەرپرسیارەتی زۆر زۆر جدیمتیایە هەستەکەم بە بەرپرسیارەتێکی زۆر گرنگ بۆ نمونە فەسڵی پاییز دێت ینی واز لە ژیان و ئیش و هەموو ژیانی خۆم دێنم دەچم ئەگەڕم بە شوێن جوانترین زاویەکانە جوانترین کادرەکانەوە کارکردن لە ئیشەکانە ئەبێت و مۆزوعی گەڵبژێری بۆ نمونە من ئەمێ ستۆری لەسەر ستۆری هەنار ئەمیست لەسەر ستۆری هەنار ئیشێ بکەم هەنار تەکاندن و دروستکردن ڕووبە هەناڕۆشتانە تامان یەکسەرچم سێرچەکەم ئەگەڕم بە شوێن ئەو فۆتۆگرافەرە جیهانیانی کە تقریبا تەمەنیان لە 50 ساڵ بەڕۆژوورە کاریان زۆر کرد و تەجربێکی باشیان هەیە سەیری کارەکانیانەکەم بزانم چیان کردووە چ تەکنیکیان دا بەکارهێناوە چ کادیر و زاویەکیان دا بەکارهێناوە لەگەڵ ئەو توانایی کە خۆم هەمە لەگەڵ ئەو تەجربەی کە خۆم هەمێ تێکەڵ یەکەم و ئیشێک دروستەکەم کە لە سایتە جیهانەکانە هەم ناوبانکی باشێ بۆ نمونە من ساڵی 2020 ئیشێکم کرد لەسەر پیاوە جوانەکەی بیارە دەرەش عەفان خەریکی دروستکردنی ڕووبە هەنار بوو یەکێکە لە باشترین ڕووبە هەنارەکانی قەریەت دوبەی لە فستیڤاڵی قەریەت دوبەیە کە باشترین ڕووبە هەنار دەچوو و باشترین ستۆری ساڵی 2020 قەریەت دوبەی هەموو ستۆری من بوو دروستکردنی ڕووبە هەناری دەرەژ عەفان لە بیارە کە خەریکی دروستکردنی ڕووبە هەنار لێ ئەویشم کرد بوو بە باشترین ستۆری لە قەریەت دوبەی و لە باشترین ستۆری پاریسیش جایزەی باشترین ستۆری پاییزیشی ستۆری پاریسی برد. خوا دەست خۆش بێ کاک ناسە زۆر جار پێچەوانەی ئەو پرسیارەی هاوکارم هاوڕێکی فۆتۆگرافرم ێڵێ هەنێک جار چینە شوێنێک ئەوەندە چاوم لە عەدەسەی کامێراکەم و بە شوێن لێکۆشتنێک کاگرن دوایی ئێمەوە سەیری وێنەکانم کەڵێم پاشەوە خۆم بۆ ئەوم نەبینی ینی بۆ ئەوم نەبینی بۆ مانایی ینی خۆشم تۆزە لە چێژ لێوڕیانی ئەو چێژەی کە ئێنێتەوە بۆ ئێمە هەر یەکسانە بەوەی منی ئەیبینایی زۆر یەکسان لەگەڵمان بەشیەکەن بەتاکید من پێشەوەی گوازم کردی پێشەوەی بینەر لەزەت بەرێت لە فۆتۆکان من خۆم چێژی تەواوی لێ بم هەتا خۆم تێچێژ نەبم لە بینینی ئەو شوێنە فۆتۆ ناگرم تاکوونە جوان هێڵەکان نەخوێنمەوە هەموو هێڵەکان دابەش نەکەم و نەیخوێنمەوە تەمان من بەدەست پێشتر ئاوە بەدەست ئەیخەمە کادیری چاومەوە ئەو کادیرەکان خەمە ئامودی دانم لانسکێپ دانێم خواردانێم ئەم سەر زۆر هەموو کادیرەکان هەموو نەکان تاقیەکەمەوە خۆم تەواو چێژێکی لێ نەبینم من دیکۆمنتی ناکەم بزانم ئەو چێژەی نییە کە خۆم ئەمەوێت دیکۆمنتی ناکەم نایچرکێنم لەبەرەوەی دڵنیابە من ئەگەر خۆم چێژ لە شوێنێک نەبینم جەنابیشت چێژی لێ نابینم توانیم بڵێ ئەمە یەکێکە لە تەکنیکە سەرکەوت ینی هەنگاوێکە بۆی فۆتۆگرافەر بەتاکید من ئەوە لە بۆ هەنگاوانە زانم کە هەمیشە سوپاس بۆخوا لە کارەکانمە هەمیشە بەرەو پێش ڕۆشتوم و هەمیشە لە ئیبداع و لە کاری جوان و لە بەرەو پێشون نەچووم و هەمیشە نەک بینەری کورد بینەری جیهانم ڕاکێشاوە بۆ کاری کوردی و بۆ سروشتی کوردستان و بۆ کاڵچەرە کوردیەکان خۆی گەڕۆستەرکەوتنی زیاتر پێ ببەخشێت ئەگەر بینەوە سەر سروشتی کوردستان کام پارچەی کوردستان جوانترین دیمان کولتورێکی جوانی تێدا ماوەتەوە کام بەشیان بڕای تۆ کە ئەگەر چوبیتە بەش هەر چوار پارچەی کوردستان کولتوریتیان ماوەتەوە بەڵام ڕۆژهەڵات بە دەرەجە یەک ڕۆژهەڵات بە دەرەجە یەک سروشتەکەی وەکو خۆی ماوە کولتورە و کەلەپورەکەی وەکو خۆی ماوە خەڵکەکەشی هاوکارتن خەڵکەکەشی هاوکارتن بۆ دیکۆمنتکردن و بۆ کاری هونەری خەڵکێکی هونەردۆست خەڵکێکی بەوەفا خەڵکێکی بە ویژدان خەڵکێکی میوان دۆست یعنی بەجددی من وتەیەکی جەنابی مام جەلال هەبوو ئافریقا لە یادەوەرەکانە نووسێتی تا نەچیتە باکووری کوردستان قەدری ڕۆژهەڵات نازانی مەبەسی خەڵکەکەیەتی من ساڵی پار خەریکی پرۆژەیەکم لە بەردەسایە بۆ نووسینەوەی جوگرافیای کوردستانی گەورە خەریکە مەسە بۆ نمونە لە ساڵ 80 ئیشەکانم تەواو کردووە ساڵی 2019 چوومە باکووری کوردستان بیدایەتی کۆرۆناکە بوو چوون باکووری کوردستان لەوێ تەواوی باکووری کوردستانم دیکۆمنت کرد پارێزگا بە پارێزگا گوند بە گوند شار بە شار سنوورەکان هەموویم دیکۆمنت کردی بۆ نمونە بە من بڵێ پارێزگای ئەردەهان بەچی بە ناوبانگە هونەرمەندەکانی کوێن شوێنە سیاحەکانی کوێن تاریخەکانی کوێن هەمووی بە فۆتۆ پیشانتیم بە فۆتۆ پێتەڵێ دەگەڵ وڵاتەکە چ سنوورێکی هەیە
و بەچی خواردنێک بە ناوبانگە شاعیرەکانی کێن بەند بێژەکانی کێن ڕۆژ عەشرەکانی کێن هەموو ئەمانم دیکۆمنت بە زمانی فۆتۆ بە زمانی فۆتۆ بە فۆتۆن جوگرافیای کوردستانی گەورە منووسێتەوە بۆچی بۆی سبەی ئێمە شوێنێک وڵاتێک بێت داگیری کات من ئەو دیکۆمنتم لایە ئەمە کوردستان بووە ئەگناسە من هەست بەوەکەم لە بەشێکی زۆری میدیای کوردیە هەست بەم بەرپرسیارەتە ناکرێت بۆچی ئەگەڕێنیتەوە وڵی هەستکردن بە بەرپرسیارەتی ینی بۆ لەگەڵ ڕێزم من حەدیۆم نییە من ئەم بڵم بەڵام کەسی شاو لە شوێنی شیاو نییە بۆ نمونە مێکشت پیاڵم ئێمە 40 ساڵ جارێ 50 ساڵ جارێ زستانێکی سەخت ڕۆکاتە وڵاتەکەمان 40 ساڵ جارێ 50 ساڵ جارێ بەستاڵێکی ڕواتە وڵاتەکەمان هاوینەکەی 27 زستانەکەیشی 27 ینی ئەمە لە هیچ وڵاتێکە بوونی نییە ینی مستحیلە من هاوینەکەی دیکۆمنتم کردووە دەرەجەی گەرماچی حەوت بووە زستانەکەیشم کردو هەرە بخاوین زستانەکەیشم کردووە 27 بووە نردومە لە فزیواڵەکان دامناوە تعجبمەوە دێنە مەشتێ مستحیل ئەمە لە هیچ وڵاتەکە لە گۆی زەوی ئەمبوونی نییە بەڵام لە وڵاتی ئەمە هەیە وەرە هەموو کەناڵە ڕاگەیاندنەکان هەموو پەیج و سایتەکان بگەڕێ دیکۆمنتی ساڵی پاری زستانی سەختی ساڵی پاریان نییە هەفتەیەک بەفرمایەوە یانێ نەک هەفتەیە بەستەڵەکەکان بینی من وەکو خۆم ژیانی خۆم خستە سەر دەستم ڕۆحم خستە دەستم ڕۆشتم شاخ بە شاخ گوند بە گوند گەڕام هەموویم دیکۆمنت کردووە ناو شار گوندەکان بۆ نمونە گوندێکی وەکو خاوێمانەیە لە خەرەداخ زۆر نزیکە لێمان و نیو سەعات ڕێگایە خاوێ لێرە 7 ساڵە بەفر لێ نەباریوە ساڵی پار 7 سانتیم لێباری بوو ئەنی ئەمە مقارنێکی زۆر گەورەتۆرە ئەمانە بێ دیکۆمنت کرێ ئەمانە من سبێنێ بە مناڵەکانم بڵێم لە گوندی خاوێ 7 سانتیم بەفرباریوە ئەڵێ باوە ئەم درانە چییە باوەڕ ناکە بۆ منە بڵێم بەستەڵک لە گوێسەبان هاتوو بە سەر ئەرزەکە سەر جادەکاتە بوو باوەڕ ناکە من هەموویم هەیە بە فۆتۆ بە ڤیدیۆ زیاتر لە 100 سعات تەسویرم هەیە زیاتر لە 10,000 فۆتۆم هەیە هین هەموو گوندەکان بۆ نمونە تاڤگەی گۆڵێ لە کانی مانگاوە بەپێ ڕۆشتوم بۆ گۆڵێ بەڵام زۆر قورسە کاگناس بینی وێنەکانتم بینی پێم وەرگەشتیتە تاوێ ئەو ڕۆژە یانی ئەو ڕۆژە من کە بەستەڵەکە بەفر سەختەکە بارێ و سەرمان سەختەکە دەرەجە 27 بۆ ڕۆشتوم بەس لەبەر ئەو دەرەجە گەوتیان 27 پێش بەپێ لە کانی مانگا سار دەرناچێت لەو کات هەر لە پێنجۆنی سارێک برادێکمە بووتی سارێکمی لانکروزەوە دەرمان کرد بەخوا دەمەتر هاتە دەرەوە هەر لە بەدرگاکە تاواڵ دەمەتر ڕۆی نەیتوانی هەڵی واسی بەپێ چوون بۆ گۆڵێ بەس لەبەرەوەی دەرەجەی 27 لە دەرەجەی 27 من فۆتۆ و ڤیدۆی گۆڵێ بکەم لە گۆڵێنەوە سام دیکۆمنتم کردووە هاتوومەتۆ بۆ پێ بۆ کانملەکان مانگا ڕۆشتم بۆ تەنگی گوڵان لە شار باژێر تەنگی گوڵان لە شار باژێر ئەویش هەمان تاڤگەیەکە هەمان شێوەی گۆڵێ هەیە کە لە تاناو ئاوەکە بەستەڵەکە یعنی کە بەڵام کردێتۆ فۆتۆگرافەرە جیانەکان باوەڕیان نەکردوتیانە مستەحیلە تۆ هاوینەکە 47 بێ و زستانەکەشی 27 بێ لە مێشکی خۆما بیرم لەوە کردووە نەفۆتەی هاوارم لە مێشکی خۆما وامەوە دڵنیا بە من تا من مابم لە ژیانە ئیشاڵڵا ئەو دیکۆمنتە هەرمێنێت و بینەر بێ بەش ناکەم دەبینین ئەو شتە جوانانە ئەو شتە جوانانە و من بۆ نمونەتیش بۆ بێنمەوە کەسی شنگال کە ڕوویە هاونیشتمانیان کە ئاوارە بوون و ئەو کارساتە نەخوازیاوە ڕوویە بەسەریان ناچوونە چیای شنگال یەکەمین فۆتۆگرافەری کورد بووم کە ڕۆحی خۆقسە دەستمەوە لە لێرە هەوڵم ما بڕۆم نەیانیشت ڕۆشتم لە فیشخاپورۆ بەپارە بەبەلەم تەمان نانیش لە مەرزۆ بڕۆیت بەپارە بەحرەکە فیشخاپورە پەڕیمەتۆ چوومەتەوە بەرەوە لای برادرانی پەگەویە پەژە لەوێ تەکلیف لێکردم بە ماتۆر بردمیان بۆ کەمپی نەورۆز لە کەمپی نەورۆز تەکلیفم لە برادران کردووە لەوێ منیان بردووە بۆ سەر چیای شنگال 82 سعات بەپێ ڕۆشتنی دەیانجا ڕوبەڕی مەرگ بوومەتەوە بەس دەبەری کە من ئەو کارساتە دیکۆمنتکەم سبەینێ مێژوو قەڵەمی ڕژنێنە بەسەر ناوەکەمە نەڵێ فۆتۆگرافەری کورد لەو سەردەما ئەمە فۆتۆگراف کوا بۆ دیکۆمنتێکی شنگالتان نییە زۆرترین دیکۆمنتی شنگالم هەیە توانیم لە کەمترین کاتە زۆرترین ڕێکخراوی NGO بێنمە کەمپی باجەتکەندەڵ لە فیشخاپور و لە زاخۆ بۆ هاوکاریکردنی یەزیدیەکان ڕەنگە هێشتا لای خۆشمان خەڵک بڵێ جا ڕسم چییە بەتاکید ئەنی ڕسم گەورەترین کاریگە من فۆتۆیەکی پیاوێکی پیرم گرتووە کە دەستیاوا لێ کردووە ینی گەورەترین شێوەکارەکانی دنیا تا ئێستا دروستیان کردووە لەو هەموو مۆزەخان و کتێبخان و لەینەکانی دنیا بڕۆ ڕسمی و پیاوە شنگالیەیە کە فۆتۆی منت شێوەکارەکان دروستیان کردو فۆتۆی من لێوە وەستراوە ئەم فۆتۆی منە 100 دانە لە فۆتۆکانی لەگەڵ فۆتۆی برادێکی سووری و برادێکی هۆڵندی کە هاتبوون لەوێ ئەوانش لێ بوون ئەم سێ فۆتۆگرافەرێک فەڕەنسا کوراسەیەکی بۆ دروست کردوین بۆ ناساندنی بە جینۆسایدی ئەم کەیسە لە نێودەوڵەتیە
خۆشببختانە توان سە فۆتۆی من بووە هاوکارێک بووە بەڵگەیەکی باش سەرچاوەیەکی باش بۆ ناساندنی و کەیسەر بە جینۆسایت ئەنی زۆر گرنگە فۆتۆ یان هەستکردن بە بەرپرسیارەتی هەموو کەس لە هەر کایەکی هوەرا بتەوێ لە هەر کایەکی هوەر بتەوێ پێشکەویت لە تیجارەتە لە هوەرە لە هەموو بوارەکانی ژیانە هەستکردن بە بەرپرسیارەتی دەبێت ئەتگەێنە بە لووتکە هەستکردن بە بەرپرسیارەتیە هەموو کارە جوانەکانت بۆ خاتە سەر دەست یاخوا دەست خۆش بە کاک ناسێ بەڕاستی لە پاڵ باسکردنی جوانەکانی پاییزی کوردستان گرنگی هوەری فۆتۆش گەرچی زۆرتر هەڵەگرێ قسەی لەسەر بکەین بەڵام هیچ کاتمان نەماوە ئێمە یاخوا دەست خۆش بێ ماندوو نەبی لەش ساغ بێ دوو بینە بەڵام خۆش بێخوا بۆ هیواین بینەرانیش زیاتر بتوانن گرنگی و ئەهمیەتی فۆتۆ بزانن و فۆتۆگرافەرانیش سوود لە ئەزموندارانی وەکو کاک ناسێ وەرگرنگەتی من خۆم بەردەوام متابعی هیشەکانی جەنابتەمە یان چێژ لێ وەرەگرم دەسەکانە خۆش بێ سپاس بۆ جەنابتان بۆ گومانبوونە بۆ ماندووبوونەتان سپاس بۆ شاژوانەکەی پەیام کامیشە پەیامی کوردی بە هەموو دنیا گەیاندووە ئەوە ئەرکێکی زۆر پیرۆزە کە هەمیشە پەیام لەو ئەرکا هەرچی بە بەرپرسیارەتی کردووە لە ڕووی کاری خێر و خێرخوازیەوە لە ڕووی چاکە و چاکخوازیەوە لە ڕووی کولتور و کەلەپورەوە درێغی نەکردووە هەمیشە کەناڵێک بووە پەیامی کوردی بەبێ جیاوازی گەیاندووە بە هەموو دنیا سپاس بۆ شاشە جوانە سپاس کاک ناسێ حەلی خەیات فۆتۆگرافەر میوانی بەنامەکەین زۆر سپاس